ڕۆژئاوا وتبێتم سڵاو لە باشوور ئێستا لە باشووری خۆڕاگرەوە لە باشووری پڕ لە ئیرادەوە دەڵێین سڵاو لە قامیشلۆ سڵاو لە کۆبانی خۆڕاگر و سڵاو لە ڕۆژاوای سەربەرز ڕۆژاوا پێی وتین کەسمان نییە جگە لە خۆمان هەموویان جێیان هێشتی برا عەرەبەکانمان خەنجەری ژەهراویان لێدای مافی مرۆڤی ئەوروپا و جیهان چاوی خۆیان توت و نوقاند محمد الرؤوف و پەیامە پیرۆزەکەی لە ڕۆژئاواوە حاضرن ببن پاکروان حاضرن ببن پاکروان قامشلو و فینکوبانه قامشلو و فینکوبانه کە بە شازێکی جیاوازتر لە جەماوەر بەشداری خۆپیشاندانەکان بکەم و پشتگیری و پاڵپشتی خۆم بۆ ڕۆژئاوا بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەبینم نەک هونەرمەندان بەگشتی کە چینێکی زۆر دیارن یعنی بەعام هەمووی بەگشتی زۆر یعنی جۆش و خورەشێکی زۆر لە جەماوەرە ئەبینم لە خەڵکی کورد بەگشتی ئەبینم ئەو جێی خۆشحاڵ یعنی وامان لێ هاتوو بێ ئومێد بووبوون بە تایبەتی لە چینی ئێمەی گەنجان ئەنو جیلی ئایپات و جیلێکن بە کەڵکی هیچ نایەن بەڵام داوەتا ببینە ئەوەی گەنج لێرە ئەمڕۆ ئامادەیە ئەوەنە کەسانی بەتەمەن ئامادەنینەوە زۆر جێی خۆشحاڵیە ئەگەر من ئیمڕۆ نەیەم کوڕێکی گەنج نەیە کچێکی گەنج نەیە کێ بێت لەبەرەوەی ئێمە کوردین ئەبێ پشتگیری ئەو باشوورە بکەین هەر سەرکەوتوو بن ورە بەرز بن ئیشەڵڵا سەرکەوتن بەڕێوەیە خوا گەورە ئیشەڵڵا سەرەکەوین بە ئیزنی خوا هەر سەرکەوتنمان هەبێ ئیشەڵڵا ئێمە کوردین کەس نەڵێ کور مردووە کور زیینووە قەت نانەوێ ئیشەڵڵا و ئاڵایەمان کورد ئەو لە بڵێن حەفتاکانە یەک بوو بەس ئێستا شکر لەخوا بە زیادە زۆریە کردوین لەخوا بە زیادە حیزبایەتی نەما هەموومان کردوون یەک گمان گرتووە بەسڵای خوا هیوادارم هەر ئاوا بین گەنجەکانمان هەر ئاوا یەک گرتوو بێ داوا لەخواکەم کورد سەرکەوێ کورد هەر یەکە قەت نابێ بە خوشک و براکانمان لە ڕۆژاواڵێین لەگەڵتانین لە پشتیانین هەتاکو بەم شێوەیە کوردێک و یەکگرتوو بێ دڵنیابن سەرەکەوین خەباتی ڕۆژاوا سەرکەوتووە بێت کورد سەلماندی کە بە دوژمنانی میلەتەکەمان ناتوانن قڕمانکەن نەخێر کورد هەمووی یەشی گرت لە هەر چوار پارچەی کوردستان لە ئەوروپا لە تەواوی وڵاتانی دنیا لە هەرچیوە کوردێکە بوو بێ بەشداری ئەم
خۆپیشاندان و ڕێپێوان و بەرخودانەی کردووە. لە ڕاستیە ئەمڕۆ نابێ بڵێن شاری سلێمانی بێ بڵێن شاری کوردان لەبەرەوەی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە ئێمە بێ سپاسی ڕۆژاواکەین کە هەموو کوردستانی یەک خست بەتەکید هونەرمەندانیش بەدەرنین لەم هەڵوێستانە ئێمەش هەر کوردین پێویستەکە هەر یەکێک لە ئێمە بخوێن بەڕۆح بێت پاڵپشتی ئەمان بکات تێکەڵاویەگە بێت جێ دەستمان دیار بێ بە دڵنیایەوە هەموو چەمکەکان لێرە ئەمە هەڵوێستە ئێمە لێرەین ئەمە بوونی خۆمانە ئەیسلمێنی لێرە من دڵنیا ئەبمەوە کە لە هەرچی کوونە کۆچەیەکی کۆڵانەکانی کوردستانەوە تەنانەت یەک کورد هەبێت بە دڵنیایەوە ئەبێ ئەو زەویە لە ژێرپیانە بلەرزێت دژی دوژمنەکان بە دڵنیایەوە ئێمە ئەبێ ئەمڕۆ هەڵوێستمانە بێ ئەمڕۆ ئەبێ یەک دەنگ بین ئەوە تا ئێمەش بە هەموو هێزی خۆمان دەنگمان هەڵبڕیوە کە ئێمەی کورد بوونمان هەیە پێویستە کات ئیتر کەس نەڵێ لە بەردەممانە بجوڵێ و بڵێ ئێرە خاکی ئێوە نیە